بەڕێز ویساڵ شەمەری شۆڤەکاری سیاسی سەبارەت بە ناڕەزایەتیەکان بەرامبەر بە هەمواری یاسای باری کەسی لەگەڵمانەبێت. بەڕێز ویساڵ سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان. دانانی یاسایەکی نوێ زۆر ئاسانترە لە هەمواری پرۆژە یاسایەک یاخود یاسایەک. باشە ئەم هەموارە بەپێی پێویستی عێراقە؟ سڵاو لە ئێوە و بینەرانی کوردستان 24 زۆر سوپاس بۆ ئێوە بە دڵنیاییەوە ماوەی 2 ڕۆژە کە خەڵکی عێراقی سەرقاڵی ئەم هەموارن چونکە بەلایەک ئەم هەموارە ستەم لە ئافرەتانی عێراق دەکات و ئەوەشمان لە بەرچاو بێت کە عێراقیش ئێستا لە پێشکەوتن لەگەڵ وڵاتانی دیکەی دنیا بەردەوامە و هەمیشە ئەوە لە عێراقدا شتێکی باو بووە کە ئافرەتان با بڵێن جۆرێک لە ئازادیان هەبێت چکە ئەو یاسایی پێشووتر هەبوو ڕێگەی بە ئافرەت دەدا کە جۆرێک لەسەر بخۆی و ئازادی هەبێەوە ئەو کە دەچووە دادگا ماف و یاخود کاتی وەتەمەنی هاوسەرگیریان دیاریکراوە بەڵام ئێستا ئەو تەمەنە کەم کراوەتەوە دواتر گرێبەستەکەش گۆڕانکاری بەسەرداهاتوە کراوە بە 9 ساڵ. ئەمە شتێکە مایستەمە بۆ ئافرەتانی عێراق و پێشتر ئێمە دەمانبینی کە چۆن ڕێژەی تەلاق لە عێراقکەم بوو بەڵام دوایی ڕووی لە زیادبوون کردوەمان دەیانەوێت ئەم کێشەیە چارەسەر بکەم بەڵام ڕاستیەکە ئەوەیە زۆربەی تەلاقەکان بەهۆی ئەوەن کە هەردوو لا بەباشی پێ نەگەیون و تەمەنی ئافرەت لە زۆربەی کاتەکاندا بچووکە بۆیە لەم لە چوارچەوەی ئەم پێشکەوتنەی بەم دواییە ڕووی داوە دەبێت بابەتەکە دیڕاستی زیاتری بۆ بکرێەوە بەچەند قۆناغێکەوە لێکۆڵنەوەی لێ بکرێت پێویستیش نییە لەسەر ئاستی زانکۆکان بێت بەڵکو پێویستە لێکۆڵنەوەیەکی سادە و ساکار بێت و هەرهیچ نەبێ ژنانیش پێویستە بەڕاستی بە تەواوی پێ بگەن و تەمەنی خوێندن تێپەڕێنن قۆناغەکانی خوێندن تێپەڕێنن زانکۆ تەواو بکەن کەواتە چەندین خاڵ لەم هەموارەدا هەن لەلایەن شەقامی عێراقی قبول کراونین. ئێمە دژی هەموارکردنەوەی ئەم یاسایەین بە تایبەتی ئەو مادەیە کە پەیوەستە بە پێدانی مافی بەخێوکردنی منداڵ بە باوکان چونکە دایک هەرچۆن بێت لە باوەژن باشترە بۆ منداڵەکانی و ئەمە لەگەڵ ئەوەدانین بەڕاستی ئەم یاسای بەو شێوازە بێت. بەنمونە پیا و کاتێک بیانە دەچێتە سەرکار خاوەنکاری خۆیەتی ناتوانێت لەگەڵ مناڵەکان دانیشت بە خێویان بکات ناچار ئەو منداڵانەی دەداتە ژنەکەی و دایک لەم نێوەندەدا ستەم لێکراو دەبێت لە کاتێکدا منداڵەکان پێویستیان بەوەیە چاودێری بکرێن خزمەت بکرێن و ئێمە لە دەیان کۆبوونەوە دانیشتنی دیکەش ئەمەمان ڕەت کردەوە کە نابێت مافی بەخێوکردنی منداڵ لە دایک بستێنرێتەوە بدرێت بە باوکان یا خۆت بە پیاوان چونکە زۆر کات دەبینین کە گەنجی عێراقیش دەگاتە قۆناغێکی دیاریکراو بەهۆی بێکاریەوە لەلایەکی دیکە ناتوان ناوسەرگیری بکەین. بەڕاستی ئەندام پەرلەمانانی عێراق لە زیاتی ئاور لە بابەتێکی لەم شێوەیە بدەنەوە ئەو هەموو کێشەیە لە کۆمەلگای عێراقی هەیە خەڵکی بێکار هەیە پێپلیکانی موچە چارەسەر نەکراوە خەڵک لەسەر شەقامەکان خۆپشاندان دەکەن لە زۆربەی پارێزگاکانی عێراق بۆ هەموارکردنەوە یاسای پێپلیکانی موچە کێشەی کارەبا کە تا ئێستا چارەسەر نەکراوە. هەموارەکە فرەنەتەوەیی و فرەئاینی عێراقی لە بەرچاو گرتووە. ئێمە ئەم بابەتەشمان ڕەت کردوتەوە چونکە ئەمە عێراق بەرەو ئاراستەیەکی تایفی دەبە. عێراق لە دوای 2023 تاکو ئێستا دەیانەوێت کۆمەلگای عێراقی بەرەو ئەو ئاراستەیە بێت. ئێمە کورد و سوننە و شیعە دەیان پێکاتەی دیکە دەیان تایفەی دیکە لە نێو عێراق ئاینزای دیکە لە نێو عێراقدان هەن. ئێستا ئێمە چنینێکی کۆمەڵایەتیمان هەیە تۆ ناکرێت بەڕاستی خەڵکی لە چوارچەوەیەکی بەرتەسکدا گەمارۆ بدەیت بۆ ئەوەی چەند لایەنێک لە خۆت ڕازی بکەیت. کۆمەلگەی ئێمە کۆمەلگەیەکی مەدەنیە پێکەوە ژیانمان هەیە. تۆ لەم کات و ساتەدا دەی لە چوارچەوەی ئەو پێگەینەدا دەتەوێت کۆمەلگا لە گۆشەیەکدا گەمارۆ بدەیت بێدڵنیەوە کۆمەلگا ئەم کێشەیە ڕەت دەکاتەوە. 2023 قاعیدیان هێنا بۆ ئێرەوە کۆمەلگەیان تێکدا دواتر ئێمەیان دووچاری داعش و تەقەنەوەکان کرد. ئێستا کە کێشەمان نیە خەڵک بۆ خۆی خەریکی ژیانکردنە ئەم بابەتە تایفیانە دەوروژێنن و لەبری ئەوەی کە بڵێن پابەندی دادگاکان بندیانەوێت گرێبەستی هاوسەرگیری لە دەرەوەی دادگاکان بەڕێوە بچێت. لە زۆربەی کۆمەلگاکان کاتێک بەنمونە مەلایەک یا خود سەیدێک دێنن بۆ بەستنی گرێبەستی هاوسەرگیری لە زۆربەی کات ئەمە تەنیا بۆ ڕێزگرتنە و زۆربەی بابەتەکانی تونند و تیژیش بەهۆی ئەوەیە کە هاوسەرگیریەکان لە دەرەوەی دادگا کراون
خۆراون و ئافرەت لەم نێوەندەدا مافی خۆراوە کەواتە ئێستا کە دەڵێن ڕێژەی تەلاق 1970 هۆکارەکەی من پێ دەڵێم چێ بەهۆی بارودۆخی ئابووری و بەهۆی زوو بەشودانی کچانە و زۆربەی ئەو حاڵەتەی کە لە نێوان گەنجانی عراقیش هەیە ئێستا بە دوای ئافرەت گەلێکدا دەگەڕێن کە خاوەنکاری خۆیان بن بۆ ئەوەی بتوان هاریکاری ئەوان بکەن دۆلار گران بووە و کاڵاکان گرانن کەلوپەل بە گشتی گرانە ئەرکی ئێمە ئێستا ئەوەیە بابەتە گرنگەکان چارەسەر بکەن بەڕاستی شتی زۆر لەم بابەتە گرنگتر هەیە بۆ ئەوەی ئێمە ئاور لێ بدەینەوە بەڵام وروژانی ئەم زۆرە بابەتانە کە هەڕەشەم بۆ سەر کۆمەلگەی عراقی و لە بنەڕەتدا کۆمەلگەی عراقی ڕەتی دەکاتەوە هەرگیز سەر ناکات. بەڕێزوی ساڵ باسی مەدەنێتێ کرد مەدەنێت لەکوێی ئەم پرۆژە یاسایەدا یاخود ئەم هەموارکردنەوەیەدایە؟ بەدڵنیاییەوە کۆمەلگەی عراقی بۆ خۆی کۆمەلگەیەکی مەدەنیە بەڵام ئێمە لەگەڵ چیداین لەگەڵ ئەوەداین کە شانازی بەرمونم ئێمەوەکو مسلمان شانازی بە ئاینی خۆمان و بە شیعبوونی خۆمان دەکەین بەڵام ئەمە بە واتای ئەوە نایەت کە تێکەڵ بە سیاست بکرێت نابێت ئاین و سیاست تێکەڵ یەکتری بکەن هەر یەکە و ڕایەکی هەیە و ئاراستەیەکی تایبەت بەخۆی هەیە دەستور ڕێگەی بەمەداوە چ مەزهبێکت دەوێت هەڵی بژێری و دەتەوێت سەر بە چ لایەنێک بیت و بۆ چ لایەنێک دەچی بەڕاستی بەڵام کە ئەمە بکرێت بە یاسا و تۆ ئەمما لایەنێکەوە بسەپێنرێت بەسەر کۆمەلگەیەکی مەدەنی و بەسەر خەڵکدا ئەم چوارچێوەیە هەرگیز کۆمەلگەی عراقی بەرگەی ناگرێت کە کۆمەلگەیەکی مەدەنیە ناکرێتەوە لە گۆشێکدا. باشە بەڕێزوی ساڵ باڵادەستی سیاسی و باڵادەستی مەزهەبی تا چەند کاریگەری بەسەر ئەم هەموارکردنەوە هەیە؟ من تێبینی ئەوەم کردکەیەکێک لە ئەندام پەرلەمانان گوتی ئێمە پێویستە مەرزی مەزهەب لە گرێبەستی هاوسەرگیریدا دابنین ئەمە لە زۆرێک لە گرێبەستەکاندا هەیە بەڵام من بۆچی دەمێت ڕۆشنایی بخەمە سەر وە زیاتر لێ قۆڵ ببمەوە و خەڵک ئاگداری ئەم بابەتە بن و خەڵک لێ هۆشیار بکەینەوە گرنگەکەی لەوەدایە کە زۆرێک لە ترس لەم بابەتە هەیە پێویستە کۆمەلگا پێکەوە ژیانتیدا بەردەوام بێ و پەرەی پێ بدرێ پێویستە خەڵک چیان دەوێت ئەوە هەڵبژێرن و ئازادی تاکە کەسی هابێت و زۆر جار ئێمە تێبینی ئەوەمان کرد و زۆر جار دەڵێن کە خەڵکی ئێمە بەتابەتی ئەو گەنجانەی هۆشیاریەکی دیاریکراویان نییە بە ئاسانی پەنا بۆ دەرەوەی دادگا دەبن و ناتوانن بەڵپرسیارەتی هەڵبگرن دوجار ئەو ئافرەتانی هاوسەرگیریان لەگەڵ کردوون زیان دەهێڵن و بەتەنیا دەمێننەوە منداڵەکانیش لەم نێوەندەدا بەدبەخت دەبن کەواتە ئێمە ترسمان لەسەر کۆمەلگەی عراقی ئێمە دەمانەوێت ژیانی ئافرەتان و کچانی خۆمان باشتر بکەین ئافرەتی عراقی بەتابەتیش کە ئێستا بابەتی میرات و بابەتی خەرجی ئافرەت و کەیەکێک لە مادەکانی هەموارەکەیە ئێمە تێبینی ئەومان کردو تەنانەت لە قورئانیش ئاماژە بە مافی ئافرەت کراوە کاتێک تۆ دەیت دەستم بابەتە ئاڵوزانە وەردەدەی و ئەوەندەی تر ئاڵۆزی دەکەی و دەبیتە هۆکاری ئەوەی کە ئافرەتی عراق بارودۆخی خراپتر بێت دایان حاڵەتمان هەیە کە برا مافی خوشکەکەی مافی هاوسەرەکەی مافی تەنانەت زۆر لە پیاوان خەرجیش خۆیان دەدزنەوە. بەڕاستی ساڵ شەمەری شرۆفەکاری سیاسی لەگەڵ مامی سوپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان بەخێر بێت.